ئەگەر کاکە هاوڕێ و کاک مەحموو هەردوو لایەن پێیان باش بێت لەسەر خواستی هەردوو لایەن سامپڵی خوێنی هەردووکیان وەربگیرێتەوە بینێرنە وڵاتێکی پێشکەوتوو فەحسەکانیان بۆ بکرێت هەتاوەکو هەردوو لا دڵنیابن لەوەی کە کاکە هاوڕێ کوڕی کاک مەحمووە کاک مەحموو باوکی کاکە هاوڕێیە بەداخەوە هەتا ئێستاش لیژنەیەک هەیە لە ئەنجومەنی وەزیران ئەم لیژنە کارا بکرێتەوە نوێنەری شەهیدان نوێنەری داد نوێنەری وەزارەتی ناوخۆ نوێنەری ئێمە وەک ڕێکخراوەکەمان کە 4 ساڵە پیشەمانە و هەوڵەیەن کە مناڵێک بە خانەوادەکەی شاد بکەینەوە من کە خۆم دایکێکم 2 مناڵم دیار نییە لەو ئازارە ئەژیم ئێستا لە ئازاری کاک مەحموو تێگەم لە ئازاری کاک هەوڕەش تێگەم کاک هاوڕێ کوڕێکی گەنجی جوانە وابزانم تاک بە تاکی هەڵەبجە و کوردستان خۆی بە خاوەنی هاوڕێ ئەزانێ من خۆم وەکو خۆم کە دایکێکم مناڵم دیار نییە لە هەمان کاتا 5 خوشک و براشم دیار نییە سامپڵی خوێنەکانمان لێ وەرگیرا بەڵام نازانم چی لێکرا وەکو گومان یعنی وەکو کەسوکاری مناڵی ون بوو بگرە یەک بە یەکمان گومانمان کەوتۆتە سەر کە کاتێ ئەمە کەیسی عەزەممان بینی بەو حاڵەتە ڕۆی کەیسی مەریەممان بینی بە هەمان شێوە ئەمەش کاکە هاوڕێیەکە کە سوکارەکەی دایکی هەموو ئەڵێن مناڵی ئێمەیە و کاک مەحمووش من لێرەوە پێی ئەڵێم چاوی ماچەکەم ناحەقیشی ناگرم لە بەرەوەی جەرگی سوتاوە سوپاس و ستایشی خوای گەورەکەین ماردین لە کۆتایی تەمەنیە کە بەداخەوە لەسەر جێگا بوو ئەو سامپڵی خوێنەی لێ وەرگیرا و ناردیانە دەرەوە ماردین خان کچی کاک مەحموو دەرچوو بەڵام لە هەندێک ڕاگەیاندن گوێم لێ بووە ئەڵێن ماردین هەتا مردیش کچی کاک مەحموو نەبوو من حەزەکەی ڕۆژێک لە ڕۆژان سامپڵی خوێنەکەی کاک مەحموو ماردین خانە هێنمە وەکو ئێستای خەمم بەرچاوی ئەلام کە ئەو کچی کاک مەحموو بووە من وەکو خودی خۆم سەبارەت بە سەنتەرەکەت ئەو سەنتەرەی کە باسەکرێ دکتۆر فەرهاد بڕیاری لێداوە کە کاک هاوڕێ کوڕی کاک مەحموو نییە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر خۆی بەبەر پرسەزانێ ئەگەر ئەزانێ کە مۆڵەتەکەی باش نییە ئەگەر ئەزانێ نەتیجەکان بە غەڵەتە ڕوە بۆ پێدا ناخات با داخرێتەوە سەنتەرە